ئەم کاتان باش لەسەر ڕەوشی ئۆکرانیا و رووسیا بە پێویستم زانی تۆزێک قسە بکەین لەبەر ئەوەی کۆتایی شەڕەکە دیار نییە لە هەر شەڕێکیشدا کاتێک لایەنێک بەسەر لایەنێکدا سەر نەکەوێ و یانیش لایەنێک تەنازل لە بۆ لایەنێکی دیکە نەکا ئیتر ئەو شەڕە واتای ئەوەیە کۆتایی پێنهاتوە و بەردەوام دەکا جا بەردەوامی ئەو شەڕە کە زیاتر لە 2 ساڵە بەردەوام دەکا ئێستا کەش هیچ لایەنێکی تەواو براوە دیار نییە بەرەو بەکارهێنانی چەکی نوکلەری مادەبای یاننا و لە هەمان کاتدا ئەو شەڕە دەبێتە شەڕێکی گەورەتر یعنی وڵاتانی دیکە بێنە ناو شەڕەکە و ئیتر ببێتە شەڕێکی جیهانیان نیمسە جیهانی یاننا هەروەکو دەزانن لە ئێستادا رووسیا نزیکەی لە 120 خاکی ئۆکرانیایی بەدەستەوەیە و خوازیاری کۆنتڕۆلکردنی هەر چوار ئیالەتەکەی ڕۆژهەڵات و باشوورە یعنی کە پێی دەوترێ دۆنباس لە ماوەی ڕابردوودا سەرۆکی رووسیا و دۆناڵد ترامپ و پوتین لە ئالاسکا کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەدا ئیتر باسییان لەوە کرد کە چۆن ئەو کێشەیە چارەسەر بکەن و دیارە لە کۆبوونەوەکەدا ئیتر لە نێوان هەردوو لایەندا ناکۆچی و گرژی تند لە ئارادا بووە و بە ئەنجامێک نەگەشتوونە دوای ئەوە دۆناڵد ترامپ هەڵسا ئیتر باسی لەوە کرد کە چەکی موشکی دوورهاوێژی تۆماهۆک دەدات بە ئۆکرانیا ماوەیەکی درێژ لەسەر ئەما قسەیان کرد ئەو موشکانە بێگومان لە دەپۆکانی ئەمریکادا زۆرترین موشکن یعنی ئەمە وەکو چەکی پاتریۆت نییە چونکە پاتریۆت ڕۆژانە ساڵانە گۆڕانکاری بەسەردا دادێ چەندین ڤەرسیۆنی هەیە تۆماهۆکیش ڤەرسیۆنی هەیە بەڵام تۆماهۆک چەکێکی کۆنترە یعنی چەکێکە لە ساڵی 90ەکانەوە تاوەکو ئێستا بەرهەمدێ زۆر لە مێژە بەرهەمدێ و ئەمریکا لە کاتی خۆیدا زۆر ئەم جۆرە موشەکانەی بەرهەمهێناون ئێستاکە لە دەپۆکانی ئەمریکا کەوتون بۆ ئەمریکا فرۆشتنی ئەم چەکانە بێگومان شتێکی لە بواری ئابوووریەوە لە بۆ پیشەسازی چەک لە بۆ بازرگانانی چەک شتێکی خراپ نییە هەواڵێکی باشە و ئەمە بێگومان چارەنووسی شەڕەکە لەوانەیە ئەگە چارەنووسەکەش یەکلایی نەکاتەوە بەڵام کاریگەریەکی خراپی لەسەر رووسیا دەبێت چونکە ئەم موشەکانە دەگەنە یعنی لەسەر ئەوە دەمینێتەوە کام ڤەرسیۆن بێگومان بەڵام ڤەرسیۆنە نوێیەکیان دەگاتە مۆسکۆ و زیاتریش دەڕوە هەوە هەر کاتێک ئەم موشەکانە لە ناو شارە گەورەکاندایە لە ناو شارە گەورەکانی رووسیادا وەکو مۆسکۆ ئەوانە بەکاربێن بێگومان ئەمە کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لەسەر رووسیا لە ئێستادا رووسیا زیاتر لە ملیۆنێک و لە ملیۆنێک کوژراوە و برینداری هەیە کوژراوە و بریندار و سەقەت خۆی لە ملیۆنێک ئەدا بەڵام ئەگەر بەراوردێکی نفوس و دیمۆگرافیای رووسیا و ئۆکرانیا بکەین رووسیا ئەتوانێت تا ڕادەیەکی تریش سەرباز پەیدا بکە و بیان نێریتە جەنگەکە و ئەکرێ لە وڵاتانی دیکەشدا ئەو وڵاتانەی ئاسیا کە هەژارن بە پارەی کاش بە $100-200 مانگانە سەرباز پەیدا بکە و بیان نێریتە جەنگ بەڵام ئۆکرانیا ئەو توانایی نییە سەرباری ئەوەش دەبێ بڵێن ئۆکرانیا ئێستاکە یەکێکە لە بەهێزترین سوپاکانی تەجروبەکراوی ئەوروپا ئەماش ڕاستیەکە کە ماوەیەکی درو درێژە لە بەرامبەر گەورەترین زل و زەبەلاحی دنیادا دەجەنگێ و شەڕ دەکا ئەمە بێگومان پشتگیری ئەمریکا ئەوروپا و ناتۆی لەگەڵا ئەمەیان بێگومان بەڵام دیسانیش بمانێ و نەمانەوێ سوپایەکە تەجروبەکراوە لەو بارەوە کە هیچ سوپایەکی دیکەی ناتۆ هیچ سوپایەکی دیکە نزیکی خۆرئاوا نزیکی ئەوروپا بەو شێوەیە خۆی تاقی نەکردوێتەوە لە شەڕدا ئەمە بێگومان لایەنە لاواز و بەهێزەکانیان یعنی حتاوەکو ئێستا ئەمە بەرەو کوێ دەچێت دیار نییە درێژە کێشانی ئەم شەڕە لە بۆ هەردوو لایەن
کێشەیەکی زۆر کوشندەیە و چ کاریگەریەک لەسەر هەردوو لایەن دەکاتن ئەمە بەڕاستیش مرۆڤ حەز ناکە بیریشی لێ بکاتەوە بەڵام هەردوو لە دەیانەوێ بە شێوەیەکی سەرکەوتوانە لە شەڕەکەدا بینە دەرەوە و ئەمەشیان مەحاڵە ئێستاکە پوتین بە مەرجێک لەو شەڕە دەیەوێ بێتە دەرەوە دەیهەوێ بێتە دەرەوە بەڵام مەرجەکەی پوتین وا دیارە لە تەلەفۆنەکەی لەگەڵ دۆناڵد ترامپدا ئەوە بووە کە ئەو ئاگربەستی ناوێ بەڵکو ئەو دەیەوێت سەرەتا ئیتیفاقێک ڕێککەوتنێکی سیاسی بکرێت نەوەکو ئاگربەست چونکە لەوە دەترسێت لە کاتی ئاگربەستدا سوپای ئۆکرانیا بتوانێت خۆی کۆبکاتەوە دوای ساڵی 2 ساڵی دیکە ئیتر ئەوروپا بە تایبەتیش ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا یارمەتی بدەن چەکی پێشکەوتوی بۆ دابین بکەن کە ئێستاکە لە بواری مادی زۆری یارمەتی ئەدەن ئەو 300 ملیارد دۆلارەی رووسیا کە لە بانقەکانی ئەوروپا دەستی بەسەردا گیراوە و ئەمەیان ئەمە لە بۆ ئۆکرانیا ئێستا بەکاردێنن ئەمە شتێکی شاراوەنیە بەڵام لە ئایندەدا ئەگەر بێت و بە تەنیا ئاگربەست ئەنجام بدرێ ئیتیفاقێکی سیاسی نەکرێ ئەمە ئەگەری زۆرە ئۆکرانیا سەر لە نوێ خۆی کۆبکاتەوە بتوانێت هێرش بکات بۆ ئەوەی ئەو خاکەی ئێستاکە ئەو لە سەدا بیستەی لە دەستی رووسیادایە بەلای کەم ئەمە لە دەستی ڕووسەکاندا دەربێنێ بۆیە ڤلادیمیر پوتین ئەمەی ناوێ ڤلادیمیر پوتین ئەڵێ یان بەردەوامی بە شەڕەکە ئەدەین وەیانیش سەرەتا ڕێککەوتنێکی سیاسی دەکرێت لە ژێر سێبەری نەتەوە یەکگرتووەکاندا ئینجا ئەوە دەکەن لە هەری دوایی ئیتر پوتین یعنی پوتین کەسێکی ببورن ترامپ کەسێکی وایە کە لە سیاسەتەکانیدا سەرەتا کارتی هێڕژبەر کارتی هەڕەشە ئامێزانە زۆر بەکاردێنی و کارتە گەورەکەشی تۆماهۆک بوو بەکاری هێنا بەڵام لە ڕاستیدا کاتێک لە دواییدا بەپێی ئەو دەنگ و باسانێکە لە ڕۆیتەر و فاینانسڵ تایمس دەرکەوتونە لەوێدا ئیتر گفتوگۆیەک لە نێوان ترامپ و پوتین کراوە ترامپ بە پوتینی وتووە شەڕەکە ڕابگرین پوتینیش مەرجەکانی خۆی وەکو تازە باسم کرد مەرجەکانی خۆی ڕاگەاندن کە ئەو ئاگربەستی ناوێ ئەو دەیەوێت سەرەتا ڕێککەوتنێکی ئاشتی ڕێککەوتنێکی سیاسی بکرێ و لە ڕێککەوتنەکەدا ئەو بێگومان هەموو ئیالەتی دۆنباسی بوێ دۆناڵد ترامپ پێی وتووە باوەڕن سەرەتا ئاگربەست بکەن دوایی ئەم شتانەی دیکە لە پرۆسەی دانوستاندندا ئەکرێ یەکلایی بکرێنەوە بەڵام پوتین ئەم بەما ڕازی نەبوو دوای ئەوە ئیتر ترامپ بە پوتینی وتووە باشە ئەگەر موشکی تۆماهۆک بە ئۆکرانیا بدەم چی دەبێت ئەویش وتوێتی چارەنووسی شەڕەکە یەکلایی ناکاتەوە بەڵام چارەنووسی ئێمە و ئەمریکا بەرەو ئاقارێکی دیکە دەبە یعنی هەڕەشەیەکی وای کردووە کەواتە ئێمە لەمە بەدووە هەرچی لە دەستمان بێ لە دژی ئەمریکا دەیکە حیسابی دۆناڵد ترامپ مرۆڤ لێرەدا تێئەگا حیسابی دۆناڵد ترامپ ئەوەیە هەرچێک ببێ رووسیا بە هەموو شێوەیەک تەنگاو بکە ئازاری بدا وە لە دواییدا نیمچە تەسلیمی بگرێ و یانیش ناچاری خۆی بکە بۆ ئەوەی ئیتیفاقێکی لەگەڵ بکە هەر هیچ نەبێت لەبەرەی چاینا بێتە دەرەوە لەبەرەی چاینا بێتە دەرەوە چاینا بە تەنیا بمینێ لەو ناوچەیەدا هەموو مەسەلەکەی دۆناڵد ترامپ ئەوەیە و سیاسەتەکەشی سیاسەتی وەکو بیزنسمانێکە وەکو بازرگانیەکە ئەوە دەدەمێ ئەوم بدێ لەمە زیاتر نییە بەڵام لەمەدا دیارە ئیتر ڕێک نەکەوتونە ئێستاکە ترامپ لە بینی هەردوو لایەن مایە لەلایەک پوتینی دەوێت بۆ ئەوەی لە ئایندەدا لە چاینەی داببڕێ بەڵام لە لایەکی دیکەشدا لە ژێر گوشاری لۆبی ئەوروپا و بەریتانیادایە کە نابێ بەو شێوەیە شەرت و مەرجە ماکسیمالیستەکانی
رووسیا قبول بکرێن کە هەموو دۆنباسی دەوێت و دەیهەوێ ئۆکرانیا لە ئایندەدا نەبێتە بەشێک لە ناتۆ هیچ پەیوەندیەکی نەبێ و سوپایەکی لاوازی هەبێ یعنی لە ڕاستیدا ئەوەی ئیسرائیل دەیەوێت تۆزێک لەمە کەمترە ئەوەی ئیسرائیل لە بۆ فەڵستینەکان دەیهەوێ پوتینیش هەمانشتی دەوێت تقریبا لە بۆ ئۆکرانیا یعنی لە سەتا چلی لە سەتا سی خاکەکەتم بدێ و زەلێنیسکی لە دەسەڵاتدا نەمینێ حکوومەتێک بێ کە بتوانێت لەگەڵ ڕووسەکاندا بەیەکەوە کار بکە حکوومەتێک بێ مەسافەی هەبێ لە بینی خۆی و وڵاتانی خۆرئاوا و ناتۆدا حکوومەتێک بێ هەوڵ نەدا بۆ سوپایەکی بەهێز لە ئۆکرانیادا ئەمەش داخوازیەکی زۆر زۆر بەرزە ئەوڕۆپیەکان ناتوان ئەمە قبول بکەن بەریتانیا ناتوانێت ئەمە قبول بکە و لە ئەمریکاشدا مؤسسەت نیزام کە زۆر کەس پێی دەڵێن دەوڵەتی قوڵ ئەمە قبول ناکە ئێستاکە لێرەدا کێشەکە ماوە بۆیە ئەو بڕیارەی کە پێشتر بەڕێوەبەرایەتی ترامپ بیری لێ دەکردەوە کە لە بوداپست پوتین ببینێ و لەوێدا ڕێککەوتنێک ساز بکەن لەسەر ئاگربەست ئەمە سەرکەوتون نەبووە و ئێستاکە ڕاگەیەندرا کە لە بوداپست پوتین و ترامپ یەکتری نابینن واتە شەڕەکە بە شێوەیەک لە شێوەکان بەردەوام دەکا بەڵام بەردەوام دەکا تا کوێ دەچێ ئەمەیان دیار نییە هەردوو لا وەکو وتمان خوێنیان لێ دەچۆڕێ هەردوو لا زۆر زۆر ماندوو بوونە نەوە هەردوو لا خاڵی لاواز و بەهێزیان لەم شەڕانەدا هەن بەڵام خاڵە هەرە لاوازەکان دیسا خاڵی ئۆکرانیانە چونکە ئۆکرانیا بەو شێوەیە بەردەوام بکە یعنی بەڕاستی ئەگەر لە شەڕەکەدا سەرکەوتوش بێتەنانەت هەرچەندە ئەمە محاڵە ئەگەر سەرکەوتوش بێ دەبێ ئۆکرانیا 200 ساڵ 300 ساڵ باجی ئەم سەرکەوتنە بدە باجی ئەم سەرکەوتنە بداتە ئەوروپا ئیتر ئۆکرانیا بە تەواوەتی دەبێتە بازاڕێکی هیچ و پوچی خۆرئاوا و ئەوروپا و هەموو ئەو کارانەی کە بە خۆیان نایان هەوێ لەوێوە جێبەجێ دەکەن بۆیە مەسەلەکە هەتاوەکو ئێستاش مەسەلەیەکی ئاڵۆزە دۆزینەوەی خاڵی ناوەڕاستدا لەو نێوانەدا بەڕاستی هەتاوەکو ئێستاش زۆر زۆر زەحمەتە بابزانین لە ئایندەدا لایەنەکان دەتوانن چارەسەریەکی دیکەی ناوەڕاستدا بدۆزنەوە یان نە تا بەرنامەی ئایندە کاتێک خۆش ڕێز و سڵاو